هاو تەماتی 500 ناری تەماتی وەرناگری لە بەروی بلوی دەرنانی بە 400 ناری دەرنانی هاوت زۆرتیارم لە دەڤەری سیدەکان لە منتیقەی هۆڕنی ئەوە نزیکی 21 سارامە فەلاحەتێکین ینی باشترینی حرە باشی بەرهەمەکەی بەرهەمدێنین ماشەڵڵا ئەوە نمونونەکەی دیارەکە ئەو تەماتە ئەو کوالیتەی لە هیچ دەوڵەتێکی جیرانیش نییە کوالێتێکی بەرز تەماتەیەکی خۆماری جوان ینی بەرهەمدێنین بەس چەند مشکلەیەکین هەنە لەوانە یەک ڕێگاوبانی زۆر نەخۆشن مەترسیە فڕۆکە و ئەو مناو شەڕە و بەزمێن لە سێ پاشە ئەنجیش لە ڕووی پشگیری حکوومەت بەڕاستی ئەوە ماوەیەکە هیچ پشگیری ناکری پێشان هاوکاری فەلاحەکرا لە ڕووی سەماد و لە ڕووی تۆ لە ڕووی گواستنەوە و ئەو شتانە بەڵام ئەوە چەند سارە هیچ هاوکاریەک نییە فەلاح بە هەموو شێوەیەکی لەسەر زەرەرە یعنی زەرمەندە نمونە ئێستا ئەو تەماتەیە کە بارم کردووە نزیکی 120 دیناری و هەر کیلۆیەک کرێتی ینی کری گواستنەوەی سەلەکەش ئەو پلاستیکەی بە 750 دینارە هەر سەلەیەک یعنی کیلۆی تەماتەی بەلای کەمی بە هەر شێوەیەکە بیلۆ جوتیاری دێتە 200 دینارە ئەوە ئێستا لە عەلوەی بە پێش هەموو برادران و ئێوە دیارە کیلۆی 250 دینار 300 دینارە یعنی ئێستا ئەگەر ئەو بارەی نزیکی 2 تەن و قسوورمێ بار کردێ لۆ فەلاحە بفرۆشم ئەو پەڕی ئەگەر 800,000 دیناری ئەو چاپەی ببستەوە ئەویش تەنی سەمادی بە 1,200,000 دینارە ئەو پلاستیک و ئەو شتانە یعنی هەمویان نرخیان زۆر بەرزە ئێستا ئەو تەماتەیە باوەڕکەی و بەرزترینی هەرە کوالیتی ئەو لە 2003 لێرە بارەکە یەکسەر لۆ کوێت یعنی ڕۆژانە تەماتە لەسەر ئەو فەلاحی باوەڕکەی بارێکی لۆ کوێت یعنی باشترینی کوالیت نەبی ناگەتە کوێت تەماس دەوڵەتێکی خەلیجی ئەگەر باشترینی هەرە باشی بابەتەکەی نەبیناوە یعنی ئێستا بۆ نمونە تەماتێکی ئۆرجینالە هیچ موادێکی کیمیایی شتەی نەدرایتی یعنی باوەڕکەی ئێستا ئەگەر لەکنەوە نەبی ئەوە لە زیان بەرامبەر بە زێر خزمەتێک تەماتێکی خاوێن جوان ماشەڵڵا تەماشەکە ینی ئەوە نمونەیە لە بەرهەمی باش بەڵام بەداخەوە وەزعی فەلاحی ئەو پەڕی خراپیە تەماتە هیچ پارەی ناکە هیچ نافرۆشێت ئەگەش بشفرۆشێ هەر بایە مەسروفی ئەو سندوق و ئەو چیمیا و کرەی سیارێ هەم بنزین گران بووە هەم سندوق گران بووە هەم چیمیا گران بووە هەمووش گران بووە داوا لە وەزیری کشت و کاڵەکەین وەزیری کشت و کاڵ و حکوومەتی هەرێم هاوکاری حکوومەتی عێراقیان کرد کە تەماتەی واوێ ڕاگەی تەماتەی ئیرانیان مەمنوع کرد لە هەرێمی کوردستان ئێستاش داوا لە وەزیری کشت و کاڵەکەین هەمان هەنگاو بنێ لەگە حکوومەتی عێراقی ڕێک بکەویت تەماتە ئیرانی مەمنوع بکە لە خواروی عێراقی بۆ ئەوەی تەماتەی خۆمان پارەی بکە فەلاحەکان زەرمەند نەبن زۆر ئێستا بەو ڕقەمەی ئێستا ئەڕوات فەلاحەکان زەرمەندی یەکە من هەتا ئێستا هیچ پارەی ناکە بەنسبەت تەماتەی خۆماڵی و تەماتی دەڤەری برازۆت و باڵەکایەتی تەماتە و جایگزار تەماتەی زۆرمان هەیە باڵای ڕۆژێ 250-300 پیکا بدێت بەس بەڵام لێران ئەو تەماتە ساغ نابێتەوە تەماتەکە ئەوەندە زۆرە ئەوەی ساغ دەبیستە هەولێر لێران ڕۆژێ باڵای 50 تا 100 تەن ساغ دەبیتەوە تەماتەکە سعی لە 350-400 توانین بێن سعرەکە برێن فەلاح لە سعری زەرە ناکە بەڵام فەلاح ئێستا مەسروفەکەی لە زیاد بەوسا وەکو کڕینی سەلا ساڵانی پێشتر سەلا فەلا کڕیار دەهینا دەیداوە فەلاح وەری دەکردەوە بەڵام ئێستا دەی فەلاح بیکڕی و بێ مقابل چارەسەر بۆ بابەتە کارگەکانی نێوخۆیی ڕاستپێردراون و گرێبەسیان لەگەڵا کراوە کە ئەولەوێتیان بۆ وەرگرتنی بەربوومی ناوخۆیی بێ دواتر لەو کاتانە ڕۆژنامەی کشت و کاڵیمان کارەکە کە ڕۆژنامەی کشت و کاڵی بریتیە لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ لە کاتی پێگەیشتنی هەر جۆرەی بەربوومی ناوخۆ هاوردەکردنی ئەو جۆرە بەربوومە لە دەری وڵات قەدەغا کرێ وەکو هاوکاریەک بۆ بەربوومی ناوخۆ و برا جوتیارەکانیشمان لە هەندێک ڕۆ کەمتەر خەم بوونە یعنی لە وەرزی چاندن و پێگەیشتنە هەموو یەک جۆر بابەتیان پێ ئەگاو دێتە بازاڕەوە ئەمەش پەیوەستە بێ بە خواستن و خستنە ڕوو کاتێک کە خواست کەمە بێتەوە خستنە ڕوو زۆرە بێ نرخدا ئابەزێت ئەمە حکوومەت دەرەجەیەک لێ بەرپرزنێ برا جوتیارەکان هەمویان خەریکی چاندنی یەک جۆرن بریتێن لە تەمات و خیار لە تەماتە و خیار لە یەک وەرزێکە ئەمە گرفتێکی گەورەمان بۆ دروستەکە بەرناممان وایە لە ڕێڕێنمایی کشت و کاڵیەوە ئاسی ڕۆشنبیری برا جوتیارەکانمان بەرز بکەینەوە بەوەی کە تێگەیشتێکی باشتریان هەبێ و چاندن و دروێنەیان جۆرا و جۆر بکەن یەکێک لە گرفتە هەرە گەورەکان ئەوەیە کە ئالوە هەیە لێرە بەڵام لەبەری بە دیزایانی نوێ و سەردەمی نەکراوە هەر لە بابەتە کۆنەکانە لە سەری ڕۆیشتین تایسە سارخانی نەبووە بێگومان لە پرۆژەمانە هەیە کە
لەگەڵ وەبەرهێنەرەکانە قسە بکەین کە قسارخانەیەکی نوێ لەم سنوورە دابنێن بۆ خزمەتی سێکتەری کشت و کاڵی لە دەڤەری سواران.